من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پرخێر و بەرەکەتی ڕەمەزاندا 8 پرۆژەی ڕاگەیاند بۆ ئەوەی خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکی پێ بکەین. ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکێک لەو پرۆژانە جێبەجێ دەکرێت کە بریتێ لە دابینکردنی پۆشاک بۆ منداڵانی بێباوک. ئەمڕۆ بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین ژمارەیەک منداڵی بێباوکی لە سیتی مۆڵ کۆ کردوتەوە و لەوێ پۆشاکیان بۆ دابین دەکات بۆ ئەوەی وەکو منداڵەکانی تر بە پۆشاکی تازە و جەژنێکی خۆش بەڕێ بکەن. بدل خۆشم بۆ پاپۆچەکانیشم هەڵگرت بۆ دەژنم کڕیوە دەستیان خۆش بێ خوا خێریان بنووسێ. ئەم زانشم هەڵگرت دەست و چاویان خۆش بێ دەستیان خۆش بێ بۆ ئەوەی ئێمە بە خێری خەڵک نەژین و ئاوا بەردەوام بین لەسەر ئەم ژیانە. ئێستا من ئەگەر جلم نەبووایە بۆ دەژن دڵم ناخۆشە بەس دەستیان خۆش بێ لێرە جیان بۆ کڕین. من هیچم نەماوانەی کڕم هەرچی شتە هەڵم گرت بای 16,000 شتم کڕی ئەمە پارەکەیان بۆیان. 3 مناڵی بێباوکم هەیە. بەڕاستی ئێمە لە خەمی ئەوەیە بووین چۆن جلیان بۆ بکڕین و چۆن جێبەجێکەین بۆیان. بەڕاستی ئەم بەخشینە ماڵیان ئاوا بێ خێیان بنووسێت خوایان نمونەیان زیاو بێت. تەلەفۆنیان بۆ کردوین و دڵی ئەو مناڵە بێباوکەیان خۆش کردووە یاخوا هەر سەرکەوتوو بن. بەڕاستی بۆ ئێمە قورسە لەم بارودۆخەیە جلی 3 مناڵ لەسەر شانی منە بە نمونە. یعنی نەمەتوانی بۆیان جێبەجێکەم یاخوا نمونەیان زیاب و دەستیان خۆش بێت. بە دڵی خۆیان بووە پانتۆڵ و کراس مەڵگرتەوە بۆ 2 کوڕی بچووکم هەیە بۆ کچەکەش بە دڵی خۆشتم کردووە و ماڵتانەوە بێت. خۆش بێ کە ئێوە یارمەتیەمەتاندا لەم شوێنە دلی خۆمان هەڵگرین نمونەتان زیاو بێت دڵی ئەم مناڵە نازارانە خۆشەکەن یاخوا نمونەتان زیاو بێ دەستان خۆش بێ. وەڵام بەدڵی خۆم لێرە سوڕامەوە ئەم جلانم هەڵگرتووە بەدڵی دایکم بەدڵی هەمومان هەڵم گرتو دایکشم جلی بۆ هەردوو برا بچکۆلەکەم هەڵگرتو. دەستخۆشیتان لێکم بۆ ئەم جلانە کە پێتان داوین و کە یارمەتیتان داوین زۆر دەستان خۆش بێ. دەستا خۆش بێ جلی جەسمان کڕی ئەمە ناتوانین جلی جەسم کڕین دەستا خۆش بێەوە جلی جەسمان بۆ ئێمە کڕی کابۆیک و پاتۆڵێکم کڕی لەگەڵ دلێکی یاریم کڕی و بۆ جەسم هەڵم گرت
خۆشکانە ماتوانین جلی جەژن کڕین ئیترێەوە بۆ ئێمە کڕی دەستان خۆش بە جلی جەژن کڕی پێم خۆشە ئەڕۆمە دەر لەگەڵ ڕفەکانم بەو جلانە جوانە عەرەبی دەستان خۆش بێخوا بۆ ئەو دوو مناڵە دڵیان خۆش بوو جلم بۆیان کڕی نەمتوانی بۆیان بکڕین بۆمان ناکرێ بۆیان بکڕین ئەو دوو هەتیوە ئیتر ئەوە سەرکەوتون ئینشاڵڵا یا ڕەبی دەستان خۆش بێخوا خێرتان بنووسێ ئینشاڵڵا نمونتان هەزیا بێت یاخوا هاتینە بۆ ئەم مۆڵە لەگەڵ بەخشینە بە دڵی خۆیان شتیان هەڵگردووە سوورەنە تۆ شتیان بە هەڵگردووە بە دڵی خۆیان بەڕاستی یعنی زۆر پیان خۆشە و دڵیان زۆر خۆش بووە دەستەکانتان خۆش بێ یاخوا من لەلایەن خۆمەوە دەستخۆشی لەو خێرخوازانە ئەکە من ئەم ڕۆکچەزایەکم هەیە هێنا و دوانم هەیە یەکێکیانم هێناوە بۆ ئێرە یەکێکیشانەوەی ڕاستی بێت لەبەر نەبوونی لە لای خۆم دام نەناوە سێکێکیانم پێ بەڕاستی هەل لە ڕێگەیە کە لە ماڵەوە خۆی نەگۆڕی لە تا ئەوەی کەوتم ئەم ئەچم شتێ بۆ هەڵەگرم ئەچمە و ئەچم بۆ لای خێرخوازەکان شتێ بۆ ئەکەن تو خوادای گیان هەر پێش مەڵێدا دای گیان تخواچین بۆکەن وتم چیت پێویست بە بۆ دەکەن دیت خوادای گیاندا با بڕۆین خێرا بڕۆین قەناعەتم پێ بکە شتێکی لەبەر کردو خۆم تەریقە بمەوە لە تاوی ئەوەی کە ئیتر خۆتەمان کەس نییە بۆی بکاو دەسەڵاتیش نییە لەم ڕۆژەیە ئەجا بە تایبەتی ئەوانەی کە باوکیان نیە ئەوانەشی کە باوکیان هەیە ئێستا زۆر زۆر لە ئێمە هینترن بەڵام ئێمە هەر زۆر زۆر سەیرەکان ئەوڵێ باوکە ئەوڵێ دایک ئەوڵێ باوکە کە باوکی نییە بەڵام بەڕاستی ئێمە دەستخۆشی لەو خێرخوازانە ئەەکەین هیوادارم نمونەیان زیاو بێ ئەوانەی هەیەە بیبەخشن لە ڕێی مناڵی هەتیوە بۆم فەقیریش نەک هەر هەتی و هەیە ئێسانان نییە بیخوا هەتیویش نییە ئەجا نەخوازە ئەوانە بەڵام من داوایان لێ ئەەکەم لەو خێرخوازانە بە ناوی خۆم و هەموو مناڵە بێ باوکەکان داوایان لێ ئەەکەم نەک ساڵی جارێ بێ بعد و 3 مانگ جارێ پێداویستیەکی بڕێکی کەمیش بێ دڵیان پێخۆشەقەی چێکە من بەڕاستی من ئەو مناڵم لەلایە ئێستا بەڕاستی ڕۆژانەدا ئەنیشم بۆی ئەگریم بێتاقەت ئەبمووی بسم الله الرحمن الرحیم دیارە ئەمڕۆ بەرنامەی بەخشین بەشی بێباوکان هەڵسان بە دابینکردنی جلوبەرێک بۆ جەژن بۆ 50 ماڵی خانەوادەی بێباوک کە هەر ماڵێ بە بڕی 100,000 دینار جلوبەرگی جەژنکردن دیارە منداڵی بێباوک فەزڵ و گەورەیەکی خۆی هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسانی کەوا کەفالەتی مناڵەکەن هاوکاری مناڵی بێباوکەکەن پێغەمبەری خوا فەرمێ لە ڕۆژی قیامەتە ئاوایە لەگەڵ منە یعنی هاوتاوی یاخود هاوڕێی پێغەمبەری خوایە بۆیە سەحابێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا چی بکەم دڵم ڕقە یا احتیاجەکانم چارەسەر بێ یەکێک لەوانە پێغەمبەری خوا پێی فەرموو دەست بێنە بەسەر مناڵی بێباوکە یا هاوکاری بکە بۆیە جێخۆیەتی ئەمڕۆ دەستخۆشی لە بەتایبەتی لە سیتی مۆڵ و خاوەنی ئەم مۆڵە بکەین کە هاوکارمان بوو هەم لە سعرا هەم لە دابینکردنی هەندێک لە پێداویستەکانی ئەم مناڵە بێباوکانە و دڵخۆشیکردن بۆیە خوای گەورە دڵخۆشتان کە و هەر کەسێک هەر مسلمانێک هاوکاری بەرنامەی بەخشینە یاخود بەشێ بێباوکانە یا مناڵێکی بێباوک دڵخۆشەکە خوای گەورە دڵخۆشیکە چونکم زۆر خۆشە ئێستا و مناڵە چاوگەشانە کە ئیمڕۆکە جلوبەرگیان کردی بۆ جەژن دڵیان خۆش بوو ئەوە گەورەیەکە بۆ ئەو کەسەی کەوا هاوکاری کردووە و بە دابینکردنی پارە و سروەت و سامانی خۆی توانیوێتی دڵی ئەم مناڵانەوەم عایلە خۆشکە دڵی 50 ماڵی بێبا و خۆشکە هەر ماڵێکە 5 مناڵ و 2 مناڵ و 3 مناڵ و مناڵێکی هەیە ئەوە ئینشاءڵڵا ئەجرەکەی لە ڕۆژی قیامەتە وەرئەگرێتەوە بۆیە دەستخۆشی و ڕێز و حرمەتمان هەیە بۆ هەموو لایەک بەتایبەتی بەرپرس و ئیدارەی سیتی مۆڵ کە هاوکارمان بوو خوای گەورە پاداشی ئێوەش باتەوە خوای گەورە بەرەکەت خاتە ڕزق و ڕۆزیتان خوای گەورە لەگەڵ پێغەمبەری خوایە بن مادەم دڵخۆشی مناڵانی بێباوکەکەن سوپاسدانەکەن.
هەر بۆنەیەکدا منداڵ نازانێ ئایا باوکی بەشی ئەوە پارەی لە گیرفانایە جلوبەرگی بۆ بکرێ و دڵی خۆش بکات چ جەژن بێ یاخود بۆنەکانی تر بێت. بەڵام منداڵی بێ باوک زیاتر بێناسر دەبێ کاتێک جلوبەرگێک و پێداویستێکی ڕۆژانەی یاخود هەفتانەی یاخود وەرزی بۆ ناکڕی بۆیە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا بەم شێوازە جلوبەرگی جەژن بۆ 100 منداڵی بێباوکی بێناز دەکڕن. بێگومان پرۆژەیەکی گەورەیە، مای دڵخۆشیە، مای سەربەرزیە کە منداڵی بێباوک وەکو منداڵەکانی تری ئاسایی جلوبەرگێکی تازە و جوانی لەبەر بێت و جەژنەکەی لێ نەتۆرێ و دایک و دەوروبەرەکەی چاو بە فرمێچک نەکات. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز 8 پرۆژەمان ڕاگەیاند. یەکێ لەو پرۆژانەوە بوو ئەمانەوێ بەهۆی هاوکارەکانی ئێوە دڵی منداڵانی بەباو خۆش بکەین بۆ دابینکردنی پۆشاک بۆیان. ئەمڕۆ توانیمان لە شاری سلێمانی لە سیتی مۆڵ 100 منداڵی بێباوک پۆشاکیان بۆ دابین بکەین. لێرەوە باش ێزانین سوپاس و پێزانینی سیتی مۆڵ بکەین کە کار ئاسانی و هەرزانێکی باشی بۆ دەستگای خێرخوازی بەخشین بۆ منداڵانی بێباوک ڕەخسان کە بتوانن باشترین جلوبەری بە نرخێکی زۆر گونجاو هەڵبگرن و دڵیان پێخۆش بێت. تا پرۆژێکتی پێتان شاد دەبینی وەخوای گەورەتان ئەسپێرین شاد و کامران بن. خواتان لەگەڵ.